بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ئارۆ سڵاوتان چەنە بۆ. ئارۆ لوانمێوە خزمەت چالاکیەکی کورد فرە بەڕێزن، جێگای دەستش پێی خزمەتکردەی شێوە زوانەکەمان دیارن. ئام میوانە بەڕێزەمان وەڵامی فرە پرسیارمان پێی ڕوونەوە مەکەرەوە. ئا پرسیارانەش یەکەیەکە ئاراستەشان مەکەرم، گرنگیدان وە شێوە زوانەکان وە تایبەتی شێوە زوانەکەیەوەمان چەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە و هەروەها گرنگی زوان و شێوە زوانەکان چە ئاستی جیهانەدا. ئامێمانە خۆشەویستەمان فرە بەڕێز کاک ڕەجەب عاسی کاکەییان سەرۆکی ڕێکخراوی میترا. کاک ڕەجەب گیان و خێرامای. خێرامدار بخۆش بیاخوا سەلامەت بی. سوپاستان مەکردم پێی ئاوردانەوەتان چەنەمان و باەختان وەنەماندان ئاڕۆ ئەمان دێوە لامان پێیانی کە قسەکەم سەر ئی بابەتە گرنگە. فەرە سوپاس. کاک ڕەجەب گیان حەز مەکەرم چا پرسیارەوە دەسوانەکەرم زوان و شێوە زۆن وەچی گرنگە. زوان و شێوە زوان فرە گرنگن پێی کۆمەڵگای مرۆڤایەتی وەگشتی. چکە ئێمە کاتێک کە باس ئاوەختەی باس فەرهەنگ مەکەرم، فەرهەنگ پێکاتەشەنن. پێکاتەکانی فەرهەنگ جلوبەرگن، زوانن، واردن، ئاواز و گۆرانی و باوەڕ و باوەڕش بەشێوە چە پێکاتەکانی فەرهەنگ. بۆیە فەرهەنگ گشت کۆمەڵگەیەک فەرهەنگ تایبەت و یۆشەنن و بنەمای یۆشەنن کە فەرهەنگ یەکێکی بنەماگەلشە نوقستان بۆ ئەنەنمۆ فەرهەنگێکی ناکامڵ واتە فەرهەنگێکی تەمام نییە و چێویرمان نەلۆ گشت کەسێکمان کەمەلەوە هەر شوێنێک چە هەر وڵاتێک یەکەم جاروە چەمش تەماشا مەکەڕۆ واسەنە جلوبەرگ مەدوینەوە واسەنە سەر و سیمای شار و شۆنەکان ببینەوە دمای ئانە چێش مێ هەنگاو دووەم مەژنەفۆ واسەنە چێژ نەفتەرە قۆناغ دووە من پێی مرۆڤەکان کەمەلم پێی شوێنان سیر مەکردم چێش مەژنەفم دوانی کە سیرمان کرد کەسگەلە زوانێ مەژنەفم ئی کەسگەلە چێشان پۆشتن چێشان چەوەرن دیمان ئەی چێش مەژنەفم زوان مەژنەفم گفتوگۆ بدە بسان مەکەرم چه نیشانەرە. بۆیە چە کۆمەڵگای مرۆڤایەتی چە کۆنەرە تا ئارۆ خەڵک و گشت مرۆڤەکان و کۆمەلگاکانیش بایەخشان و زواندان و پەیانێکی زوانگەلە بمانەوە و گشت وەختی ئەوشان هەوڵشاندان کە زانستیەکان وێشان و زوان وێشان بۆ ناوەڕدەست خەڵک. بۆیە تەماشا مەکردم زوان ئینگلیزی زیاترین خەڵک وە کارشمارۆ چکە بێنە زوانی زانست بەڵام زوانی تریش هەنن زوانی ئەدەبن زوانتر هەنن زوانی پیشەییە باشن. بۆیە ئێمە زوانمان زوانی کوردی زوانی گفتوگوی ڕۆژانی کۆمەڵگای کوردیەن و چەنام کورد وەکو نەتەوەیش پێش عینە پێکاتەشەنن نەتەوە بنەماشەنن و ئێمە وە پێی بنەماکانی نەتەوە ئێمە کوردەنمێ چەنام کوردی شەرە چون کۆمەڵگایەکە نوی شێوە زوانە قسە مەکڕۆ کە گۆرانن دیارن من پێوەم کاکەیەنە ئێمەی کاکەیش و گۆران مەدوێمێ کەەوە گۆران مەدوێمێ ئەمەوەش ماچم ماچوە خەرکی تر شوێنتر نامترش بنەوەنەوە. بۆیە 600 ساڵی ڕابردووەرە و دمای ئەنەی کە کۆمەڵی گشتی نەتەوێ گورتەکان دروست بی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤشان بەرکرد. چی جارنامە لە مادەی 18 و مادەکانی تری شەرە کە وەختووە شێمە ساڵ 21 ئینمانە جارنامی جیهانیمان نەکردنە ماچۆ و خۆشبەختانە چەماڵپەڕی فەرمی نەتەوێ گورتوەکان هاوشانی 515 زوان و شێوە زوانی ترێرە ئێستا بلە نامەوە سێرچکەرە مەدوونیشەوە ئی دەقەنەچەوە چانە وە ماچۆ وە گۆرانیانی جێگای دەستخۆشیەن بەس هۆکاری چێژبی ئەوشان داواشان کرد وەکو نەتەوە یەکگرتووەکان گرنگیەشان وە شێوە زوانەکەدا یۆشان داواشان کرد یان بەڕێستان پێشنیارتان کرد یۆشان داواشان کرد 600 ساڵی ڕابردووەرە دووە جەنگی جیهانی گەورە بێن وەختوێش
کە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەمن و ململانێن چارای وڵاتەکان و هۆکارەکانشی بەشێش فەرهەنگی بێن بەشێش ئابووری بێن بەشێش سیاسی بێن چی بابەتگەلەرانی کریانە ئامانج و چەنام لەم کۆمەڵێ زوان و شێوە زوان چەدام ڕواایە نەتەوەی گرتوەکان هەستیان کردوانی کە کۆمەڵێ زوان هەنن خەریکەن چنام مەلۆ چەنی شێوە زوانەکانەنا چێشان کردووە چەند کاکە ئێمە پێیانی کە پارێزگاری کەرم چی بابەتگەلە گرنگن چێکەمین چشت کارشوە سەرکردم جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤن باکە بشە زوان وە زوان و شێوە زوانی ئاخەڵکە یۆشانوەشان باچم مافەکانشان چێشن کە کۆمەڵی گشتی نەتەوەی گورتوەکان جاڕژدان کە سی بندن ئیسی بندە وەچی گرنگن باوە خەڵکەکە باچم ئینە مافەکانتانن و خەڵکەکەیش بزانەوە ڕێشان چنە گیران وە شێوە زوانەکە وێشان میسریانەوە و مەکریوە نام خەڵکەرە کە مەکریوە نامی خەڵکەرەوە شێوە زوانم خەڵکەکە پێوەش حاڵیمە خەڵکەی شانازی مەکوڕوانی کە جۆریەوە چە دڵنیایی ینی وانی کە شێوە زوانەکەش بەڵێ ناسریان چە ئاستی گەلانی تێرەدا کاک ڕەجەبگیان بێجگە ئی چالاکیەکەوە نەتەوەیە گرتوەکان کردنشان هیچ تێترشان کردن پێی شێوە زوان ماچۆ ئەوشان کۆمەڵێ پلانی ترشان هەنن مەسەلەن هەڵمەتی هۆشیارکردەوەی خەڵک چە مەسلەی تونوتیژی وەرامور خانمان یان وشارکردەوە سەر بابەتە تەندروستیەکان ئینە بەشی ڕۆشنبیری ئەوشانن ئۆفیسی ڕۆشنبیریشانن تایبەت وە نووسینگەی مافی مرۆڤ چه ئۆفیسی چه بەشی سیاسی نەتەوەی گورتوەکان چە نێردەی نەتەوەی گورتوەکان تایبەت و عێراق چێشان کرد واچان کاکە بەی دێ مەسەلەن پێی نمونە ئێمە سەردەمی کۆرۆنا پۆستەرشانبی لاکێشی چە سەر ئانی کە خەڵک چێنیوەش بپارێزۆ چە بەتای کۆرۆنا کردمانە ماچۆ و چا شۆنگەلە کەەوە گۆران مەدویا هەچە هەورەمانەوە و چە خانەقین و مووسڵ و کەرکک و هەڵەبجەرە نام شارەکانی سلێمانی وە لێژ ئاشۆنگلی کاکەیش چەنەرنیا خەڵکەی غیرە کاکەی ئەنیکەوە گۆران مەدوێ و بەڵێ فرێنێ ئەنیکەوە گۆران و چا شوێنە گشتیەکان لێریارەوانێکە ئەم سرنج مەکێشوە کەسێ مەدیونینەوە چ زوانێ نووسریان مۆ پرسیار چەلاشواتە لۆش توێشەر هەم هۆشیار کردوون هەم هەستکردن وانی کە من گەرەکمان حاڵیت کردی ئێمە گەرەکمانن تو بزانی زوانەکەت شۆن ڕێزن و گرنگن بمان و پەیانی کە ئی وڵات هەم وەکو وڵات هەم وەکو نەتەوەیش کە خاوەن فەرهەنگێکی دەوڵەمەندن سەبارەتوانەی گەهلی کە وە گۆران مەدویا دڵشان خۆشمەوی چتە وینە باەخ وێشنن کە چە ئاسی نێودەوڵەتیێرە ڕۆشنایی وەنیرانە سەرش گرنگی شۆنە مەدرێ و جێگای خۆشحاڵیان باشن کاک ڕەجەبگیان دومای ئاگرنگی دانا هیچ کاریگەریەش چەنەم کۆمەڵگای گۆران زوانەکان یا باباچم ماچۆ زوانەکانەدا دروستکردن بەڵێ ئێمە کەس بێن بوانۆشەوە وە گرنگش بزانەوە بەڵێ وانریانەوە وە گرنگی باشانی وەنەدان و لایەنە میدیانی و دەوڵەتیەکان کارشانکردن سەرش ئەنەی می من دمێ ئەوسا چێش کردم ئێمە باشە ئەنی مەکەرمش ئێمە دمێ ئەوسان ئێمە هەوڵ بەم شعر ئەدەب شانۆ کورتە فیلم ویشەوە زوانگەلە بۆنمەوە دەست خەڵک پرۆژەی واسەمان بۆ ئەگەر لایەنێک بۆ هاوکارمان بۆ ئێمە کارکردم سەر ئی مەسەلە وە کورتە فیلم بێ مەسەلی هۆشیاری بە ئەردان وە زوان یا شعر وە زوان پلانمان هەنن ماڵپەڕێکمان تایبەت بۆوی بابەتگەلە و چڕێ ماڵپەڕەکەەوە بتوانم بایەخوە مەسەلە فەریەکان بم چ نامشانەرە زوان ئینە ئی هەنگاوی کە من دێش هەنگاوی یۆتانن یا ڕێکخراوە تایبەتن هەنگاوی ئەمانن وەکو ڕێکخراوی میترا ئی ئامانجەمانە هەنە کارێ جوان و باشن ژێگای دەستخۆشیە سوپاسان مەکەرم کاک ڕەجەبگیان مەتاوم باچم نەتەوەیە گرتووەکان پێی بڵاوکردەوەی هەر هۆشیاریەک چی نەبوو چامافەکان بۆ یاخود چە ئانەگلی کە باستان کرد بۆ شێوە زوانی ماچۆ گشتان بەرمەشە چینە لە ئەم بەسینە بەس جارنامە بەڵام جارنامەیە ترێن تایبەتە نۆمافی کەمینەکە ئەوشمان کردنە ماچۆ و بابەتی تریشەننی نەتەوەی گورتوەکان ماوەیەکی تر ئەوشمەکرێەوە ماچوە ئەنی مەتاوم باتم لوانە پلانی نەتەوەیە گرتوەکانەوە پێی گشت بڵاو کراوەیەشان ئیشی و زوانەوە کاربارە
بێگومان ئێمەش ئەە ئامانجی نەتەوەی گورتوەکانن کە چنی ئامانجی ئێمە یەکش گرتنەوە بۆیە ئێمە خۆڕستکانم خۆ بەخشانە هاوکارشانە بێ ئەوشان پەخش مەکراوە ئاسی گیانەر و چەماڵپەڕەکان وێشان ئێمەش چلاوێمان ئێمە جێبەجێش مەکردم و پێشنیاش مەکەرم چەندی شانەرە و ئامانجی ترمان گەورەترمانەنەن درێژەوە کارەکانمان بوون باخوی شێوە زوانە بم چه ئاسی تر و شوێنی تریشەرە بەڵێ جێگای دەستخۆشیان ئەی هەڵوێستی ڕێکخراوە حکوومیەکانی یۆمان ڕێکخراوە حکوومیەکان یۆمان چۆرەنێککە ئی وڵاتە پڕەنچە کێشە و گرفتی سیاسی ئاقەرەکە کەفتنی هۆڵ ئانەگەیشگەرە کە گرمۆرە بۆ شێوەیە گشتی ڕێکخراوەکان باچە چوارچێوەیەکی تەسک چالەکان هاشان کەمۆکەرە خەمانشانە نیەن ئای ڕێکخراوگە لە چه خزمەتێ مەکراوە خەڵک من ڕەنگە مافشان بێنە هەنێ ڕێکخراوە نشتی ناوێڵە و ناڕێک مەکۆرە و گونجاو نیە چەنی کەلتور و فەرەنگی کۆمەلگای ئێمەرە بۆیە ئەوشان ڕەنگە چەمشامەوە سەرش بەڵام نمەوە چوارچێوە ئەوشانیش تەمام گشتەکان وەرتەس کراوە و گڕانە بۆرە تو گوێرەی ئامانج و ڕوتی ئەوشان بلێڕێەوە ئەنە چواسە نیە چکە کاری ڕێکخراوەی یۆش جۆشەرە کارێوەن ئا کارگە لە مەکۆڕواسی کە حکومت نەکردنش پێویست مەکۆرۆ بکرێ و جۆریەوە چه ئاسانکاری و ئەڵلقی پەیوەندی چارای خەڵکو و حکومەتەرە بۆیە ئەرکی حکوومەت لاوازن تەنیا کەفتێنوانی کە چڕووی ئەمنیەوە ڕێکخراوە چێشن چێش مەکۆرەوە کێ دەمش مەکۆرەوە کێ پاڵپشتی داراییش مەکۆرەوە خەریکانە نێ زیاتر پێویست مەکۆرەوە حکومت تۆ زێتر هەردوو حکومت من ماچ حکومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ناوەندیش حکوومەتی تحادی حکومت فدرالی ئەوشانیش گڕمۆرە کار و چالاکی ڕێکخراوەکان باچە چوارچێوەیەک هاوتەری بۆچەنی ئامانجەکان و خواستەکان وشانەرە ئەی ڕێکخراوە مەدەنی ناحکومیەکان ڕێکخراوە مەدەنیەکان دووە جۆرانن هیچ هەوڵێشاندان چەنی حکوومەتەرە کۆنتاکتێکی بە قوت کەرا تا بتاوە وەکو نەتەوەی گرتوەکان ئەواسە بڵاو کراوەشان بۆ ویشەوە زوانە نەتەوەی گرتوەکان حکومەت توش ڕێگریەشان سەر نەمەکەڕەوە بەڵام حکومت مێ ڕێگری مەکرۆت سەر ئار ڕێکخراوە ناوخۆیەکانەرە ئەنی کە مۆڵەتی حکوومەت عێراق یا حکوومەت یاریەم شەنن ئی ڕێکخراوان نێو دەوڵەتیەکانیش کە نەتەوە سەروەی نەتەوەی گشتەکان نییە ئەو شانی چالەکەەکانشان سنووردار وەکریان گەرێک و حکوومەت ئاگادار بووە مشکلمان نیە چانی حکوومەت ئاگادار بوویاننا و زەرورە نەگادار بوو بەڵام نەک حکوومەت گڕ بۆرە بۆشتە چوارچێوەیە بۆ پێی هاوئاواز یۆش بوو بەخە زەحمەتەن کاری ڕێکخراوانە نییەن پلان و استراتیژی حکوومەت جێبەجێ کردەوە ئەمان بۆی ئانێکە بۆ ئەڵلقەی پەیوەندی چارای خەڵکو و حکوومەتەرە بەڵام ئەوشان گڕمانە ڕۆڵەکەش بۆ ڕۆڵی پارێزەرێک بدوینەوە محامی آخر ڕێکخراو محامی نییە ڕێکخراو پارێزەر نیەن ڕێکخراو کاری تر مەکۆرە ڕاستن هەر ڕێکخراوێک چەبوارێکی تایبەت و دیاریکراوە کاروێش مەکۆرە بەڵام چارۆرەوە داخەوە خەریکەن ڕێکخراوەکان ئەنیشە چە دەستمانی ڕێکخراونن تەنانەت کار مەکەرا سەر حەب سەرێشە سەر دۆڵمە سەر مەسلەی سیاسی سەر کشتێک کار مەکەرا و ئا ڕێکخراوگە لە پێیشانی مەلۆڕێەوە ئەمن پەیوە وەکوۆم گومانم هەنن چەنەشان حکومەت توێش ڕێژدانشان چۆنکە هاو ئاوازی حکومەتێنێ بۆیە سەرگشتێ وەکی ئامانجەکانی ئەوشان مەگەڕۆ لایەنێکی دیاریکرااو چەنام حکومەتەکانەرە بۆیە ئەوشان دەستکراوەنێ چە گشت بوارەکانەرە چ وەختێکە ڕێکخراو نیەن بۆ حکومەت ئی ڕێکخراوگە کە من حەزم نمیەوە نامشانباری بێنەوە حکومەت یاسا برمانە خزمەت گوزاری مافی مرۆڤ دیموکراسی باشن سەر خێزان سەر ژینگە ڕێکخرا بوویان سەر ژینگە کارکەۆ چپاڵانە کارێکی تریشکەۆ بەس نەکە بووە بێنە حکومەت تو ڕێکخراوانی حکومەت نێنی ئەی کاک ڕەجەب ڕێکخراوەکە یۆتان ڕێکخراوی میترا هیچ هەوڵێشدان پێی گرنگیدان و شێوە زوانەکەمان یا بابەتم شێوە زوانی ماچۆ هیچ هەوڵێش بێن ئەنجامەکانش چێش بێن ئێمە من وەرم خۆشنی پرسیارەت کرد بۆ ڕاستی ڕێکخراوی میترا پێی پەرپێدان و ڕۆشنبیری یارسانی کارمەکەەوە یارسان ئێمە کۆمەلگایەکی باوەڕێنمێ چە کوردستانەر وەنێتەوە کوردێنمێ باوەڕمان یارسانن و فەرهەنگی یارسانیش فەرهەنگێکی دۆڵەمەنن چۆرانی کە
ڕاستن ئێمە کۆمەلگایەکی باوەڕێنمێ و زیاتر سەر مەسەلایەنەکان بەڵام ئی ئاینە وەختیۆش بەربڵاو بێنچی سنوورە و دەقەکان شۆ گۆران نووسریان وە یەکێ چالاکە هەرە گرنگەکانی ئێمە ئامانزمان مەسلەی زوانن چۆوە چێ شوێنەی کەمەوە ئێمە وەچە دوای وەچە ئی زوانی گەشەش وە نەبم چرە میێنەکانمان چە شۆنی کارەکانمان قسەش وە نەکەن پیانی کە زوانەکە نەفەوتیەوە بۆیە شێوە زوانەکەمان لامان پیرۆزن ئەگەر پێی خەڵکی تر گرنگن پێی لای من پیرۆزن و ئی ڕێکخراوە ئەسڵەن دروست بێن پیانی کە ئی فەرهەنگ و کەلتورە بپارێزوە و ئێمە کارمەکەرم ینی ئامانجمانن ئەگەر پاڵپشتی داراییمان دەستکەفەوە بەڵێ کۆنفرانس مەکەرم پێی مەسلەی زوان گۆران شێوە زوانی گۆران زوان کوردی شێوە زوانی گۆران پرسیارەکەی تا ئێستا هیچ کۆنفرانسیەکریان گۆران زوانەکان ویشان چەیەک شۆنکەوە بە وەڵی هیچ ئاستی جیهانەرە نەمەزانی بەڵام چە کوردستان ساڵانە ناوەنام هەورامیەکان کار بەکەراچ سەر کاری فرە جوانشان کردن بەڵام ڕەنگە توێژنەوە ساڵانە چەزان کۆکان بکرێ و بەس شتێکی گەورە و دیاریکریا و کراوی نەکەفتنە وەرچەنم نماچی نەکریان بەڵام منیۆم نەکەفتنە وەرچە چە پلانتان نییە ئێمە واتم ئەگەر بێ و لایەنێکی حکومی یان ڕێکخراوێکی نێودەوڵەتی پاڵپشتی داراییمان کەڕەوە کۆنفرانس مەکەرم پێش ئامادەنمێ بە خەڵکی شارەزا و زوان ناس و ئەکادمی چەنیمانەنن چی بوارە کارمەکەرە کۆنفرانس پێویستن بە پێویست مەزانێ بەڵێ پێویست مەزانم و ساڵانە ئەسڵەن مەفروزە نەکە کۆنفرانس فستیڤاڵی گەورە بکرێ و پێشبڕکێ بکرێ و خەڵاتیش دابش بکرێ و چەپ گشت بوارەکانەرە ویشیەوە زوانە کە بنووسیرێ و چیرۆک ڕۆمان شعر گۆرانی پەخشان کورتە فلم لەگە لە گشتش توێش بجێرۆ چە دەرگای کەستاندان پێ یارمەتی و پاڵپشتی نەخێر یان نەخێر فکرمانەوەکردن چنش بەڵام تا ئێستاکە چکوێ گەرێمە بلم داوا کەرم بمن لای هەر کەسێک بۆ پرۆژێکی نووسرا و ئامادەکراومان بۆ بەڵام فکرمانەوەکردن چنش وی وادارم یاچی چرە بتوانم ساڵێکی تر بارە بشە ئارا و جێوەجێشکەرم بەڵێ کاک ڕەجەبیاد وەک ئانی کە من ئاگادارەنا بەڕێستان چەفرە کۆنفرانسی نێودەوڵەتی و ناوخۆیی پەشداری مەکردێ چی کۆنفرانسانە کە گفتوگۆتان کردن هیچ وەشێوە زوانی ماچۆیان گۆران قسەتان کردن وتارتان بێن وەداخەوە ینی من ناچارن مەمەلمە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانم معلوم پێی جەنابتان فرەش و ئەنگلیزیەن وێ وەرگێ ڕەبن مەرەچەلیۆمانەرە ئەنگلیزی قسەکانمان ور بەجێڕاوە سەر زوان ئینگلیزی بەڵام چە ئاسی ناوخۆرە یەک دووە بەرنامە و شۆنێنەوە وە ماچەوە ئامانەوە زوانە گینا خەڵک نمەفامۆ چەندە کێشە گەورەکان نەتو ناچارن یان و عارەبی قسەمەکەری یاوە زوان کوردی شێوە زوانی سۆرانی ئەگینا باوەڕمەکەری ئێستا ئەمە فرەجار بەلمە دووەک چانە مەجبور خەڵکی بارم بنمەرەمەوە سۆرانی قسەکەری و ئەویش کوڕشە کرمانجی بنمەفامی چەنەشان کەلوڕێکیش مەفامی بەڵام چی کۆنفرانسە نێودەوڵەتەکانە نەخێر ئەگەر وەرگێڕەکەم گۆران زوان بوانم نیۆمە گۆران چنیوەرە قسەمەکەری وش مەکۆڕش ئینگلیزی باسەنە باشن کاک ڕەجەبیان شمە وەکو ڕێکخراوەکە یۆتان وەکو ڕێکخراوەکانی تریش بەپێی ئا کۆنتاکتی کە چەندی ڕێکخراوەکان تر هەنەتان ڕێکخراوەکان تر هیچ گرنگی و شێوە زوانەکەمە ڕێکخراوەکانی باباچم عێراقیەکان زیاتر ئانەگەلی کە کارپەی نەتەوە و کۆمەڵگەی عێراقی مەکەرە ئەنەگە لە ئا ڕێکخراوگە لە واسی ئاماژەت بەنشکرد بە شێوەیە گشتی نەخێر بەڵام ڕەنگێک دووە ڕێکخراوێک بۆ چە ئاستی عێراقن و چە ئاسی کوردستانی شەنا کار کرات سەر مەسەلەی فەرهەنگ و زوانەکان ئێستێمە تۆڕی هاوپەیمانەتی کەمینەکانی عێراقمان هەنن چانە ئێمە ئەندامنوێ چا تۆڕە 28 ڕێکخراوشتەنەرن و 75 کە زیاتر ڕاوێژکارشتەنەرن چنی گشت کەمینەکانەرە بایخوی بارەما و هەوڵشاندان بەڵام تاستە نەلوانە قۆناغی جێبەجێکرا بەڵام یەک شت دوێن کریان کە کتێبێکی بیچک لوانە نام زنجیرە کتێبێشان چاپکردن کە بایەخ و ناسنای کەمینەکانەوە ئەوش وە عەرەبی کریان بەڵام هەوڵ دریان چانە باسانە بکرێنە ئی کۆمەلگایەکی ئاینێن یان کۆمەلگایەکی نەتەوەیەن و دابوو نەریت و کەلتور و زوان و باوەڕشان چێشە نێگە لە باسکریان
بەڵام تەسەور مەکەری ینی من چەوەر چەند من پێ ئایندە کارتر بکرێوی کەڕەت هەنگاو بنە ئەو شانیش پێنام ئەنیکە هیچ سەر شێوە زوان و زوانەکانیش کەرا. بەڵێ کاک ڕەجەبیان وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە هەم حکوومەتی ناوەندی هەمیش چە هەرێمی کوردستان هیچ گرنگیشان وە شێوە زوانەکەدان وەداخەوە ئەنەی حکوومەتی ناوەندی حکوومەتی فیدرالی نەخێر بەڵکو حکوومەتی فیدرالی ڕۆ وەرو بەعسی بێمەلا بەداخەوە گڕمۆرە ئەستا تو لە مۆڵەت تێبرا لە پێی ڕێکخراوەکان گڕمۆرە نامەکەش عەرەبی بوو ئەگە نامەکە عەرەبی و پەنجا بەربەست پێی دروست بکەرە ئینە چاسی مۆڵەت و فەرمانگەی ڕێکخراوە ناوحکومەکان مە وزارەتی پەروەردەی عێراقەوە تا ئێستاکە سەر سیستەمی مەلاوەڕێوە سەر نەخشە ڕێگاکەی ساتە حسەری مەلاوەڕێوە کە وەرچە 100 ساڵ ئەو دامەزرێنی وزارەتی پەروەردەی عێراق بێت من هەجیەوەن بەڕاستی پرۆگرامەکانی خوێندن چە عێراق فرا لاواز و خراون وزارەتی ڕۆشنبیری عێراقیش عینەن بایەخشنانە کەمینەکان نەک بەس گۆران زوان تەنانەت وە زوان کوردی کە زوانێکی سەرەکیەن چە بە پێی دەستور چە عێراقی شەرە بایەخێکی ئۆتۆش نانەنە وە زوان کوردی نەکە شێوە زوانەکان مەدووری میانەی ڕۆشنبیری سریانیانە ڕۆشنبیری تورکمانیش ئەو شانیش فەرامۆشکریانێ یەک تەوەجوهەنە چە عێراقەرە ئەویش ئان و یەک ئاڕاستە کارمەکەرە ناسنامەی گشتیان بتاونەوە چنام ناسنامەی عێراقێکی عەرەبی شیعەگەرە ئەنینە نەتەوە پەرستیان نەتەوە پەرستی و مەزەب پەرستیش این هەنن هەنایی نەفەسە چنام حکوومەتی عێراقەرەوە دیمەکرێەوە حکوومەتی هەرێم تۆزێ چەوشان باشترن حکوومەتی هەرێم پلانش لاوازن ئەگەنە حکوومەتی هەرێم پێی ئێمە لای ئێمەوە باشترە مەسەرەن چۆر چەندمان بووە ینی ئانی نەکریان وزارەتی پەروەردە تاوێت چا سنوورگەلەی گۆران زوانە نێ پرۆگرامەکانی خوێندن کردەوە گۆران یا هیچ مادەیەک بۆ پێشەوە زوانەکان ئینە نییە ینی پێی نمونە ئەگەر تو کابراایەکی کرمانجی باری سلێمانی خەڵک گاڵتەش بۆ نەمەخۆنش ڕامە بێرە وە پێچوانەوە کەشی یەکێک چە گەرمیان و بلوانە نمە فاماچەنەش بۆیە شێوازێک بووە ئەگەر هیچ نێوانەیەکیش بۆ پێی ناسنای شێوە زوانەکان ینی ئاسایە نەگەر چە ناوچەکانی هەورەمان با پرۆگرامەکە هەورامی بوو خێرن تو چە سلوورێک وە کرمانجی موانە و چە سلوورێکی تریشوە سۆرانی موانە و هەورامیان کەلۆڕیان اینەگە لە گشت فەرامۆشکریانی هەورامی بەبەستم گۆرانە نا بەبەستم تەنیا هەورامیەکە نییە ئەی کاک ڕەجەب چە ئاستی کۆمەڵگا سەباسی ئەنەتەکە ئەگەر کرمانجیە بێ و ناوچەیەکی دەرەوەی کرمانجی کە بدوێویان قسەکەرۆ گاڵتە شۆنەمەکەرە وە پێچەوانەکەش ینی کە بلو لای وشانیش واسەنە ئیشتە چەنام کۆمەڵگایە تووشی ئێمە ئامان وەکو شێوە زوانی ماچۆ چه هیچ شوێنێ هەستت کردن کە خەڵکانێکەنەن گاڵتەوە شێوە زوانی ماچۆ یاخود گۆران مەکەرە من چە گشت وەختێکەرە عبرەتم چە دەوروبەرەکەم وەرگرتن ئانی کە چوەر چەم من سوکایەتی یان شێوە زوانی ترش کردوێ نامۆ یەکسەر سەرزنیشتم کردن و نەهاستنم بیا ئاسی سوکایەتی وە شێوە زوانەکەی من کڕۆ ومە بەستیش فرە جار چەشۆنە گشتەکان وە شێوە زوانەکەم قسەم کردن من ڕەنگەواتیشان حاڵینمەوە واتەنم کێشوێتە بینی کوردیە جێگای داخەنەی چا فرە شوێنسەی مەکەرم کەسانی هەنە وەک یۆمان باوەچم وە شێوە زوانەکە یۆمان گفتو گۆ مەکەرم مەگۆڕۆژ مەکەڕۆشە سۆرانیە مەکەڕۆشە زمانێتر کەما چوم وەچی باچوو با گاڵتەماوەە نەکەرە ئینە هەستمەکەرم ینی تاکی یۆمانیش چڕووی کەسایەتی و تۆزێ لاوازن بێگومان یۆش وەنە نامۆن ئانە ڕەنگە چنام کۆمەلگایکی کوردی واسە کرد خۆ بلۆ نام کۆمەلگایکی غیرە کوردیش ئەنێ زوان یۆش مەگۆڕنەوەتەی کابرا کەسایەتی یۆش وەهێز نییەن پڕ نییەن چە زانست پڕ نییەن چە مەعریفەت پڕ نییەن چە وزە و کەسایەتی یۆش بۆیە پڕ نەوێن کە پڕنەوە بلۆ هەر شوێنی ئا کەسە نەمەتاوە یۆش بوو گڕمۆرە وەکەوە کانتر بوو ئەنە خراوەن کاک ڕەجەب ئێمە چە کۆتایی بەرنامەکە نزیکەوە بێن بێ کۆتا پرسیارم ئاراستەی جەنابەت بکەری وەکو ڕێکخراوێک یا وەکو باباچم چالاکوانێکی بەدەنی داهاتووی شێوە زوانەکەمان یان شێوە زوانی ماچۆ گۆران وەگشتی چەنی ببینی وێش کۆمەڵگای بەشەریەت وە پێی زەمەنەکانەرە کۆمەڵی زوان چ ناملوان ڕەنگە خۆشبەختانە چی سەدەی 21کەرە نەتەوە گورتۆکان ئەمانی ئاوەڕشاندانەوە چە ئاستی یەکێتی ئەوروپا چە ئاستی کشوەرەکانی تریش
ئاوڕوانە دریان کە گرنگن کۆمەلگاکان زوانشان کەلتورشان فەرهەنگشان ئاواز کەلپەل گۆرانی شعر ئەدەب گشتش بپارێزرێ و تەنانەت سەنعەتیش و هەر شتێک کە تایبەتەنەوە کۆمەلگاکان گەرێ بپارێزرێەوە بۆیە ئانە واسەمە کۆرۆ چە ناملوای ئیشیەوە زوانگەلە ئەستەم بوو ئێمە شتێترمانە نێمە چووکە دەقایەنەکانمانیش حکوم مەکرۆچ سەرمان واسە پێویست مەکرێمە بپارێزمش بۆیە تا باوەڕەکەمان منەوی ئی زوانە مەماڵە فرە سپاس ماگەنم کاک ڕەجەبگیان دەستەکانت خۆش بۆ عەزیەت کێشا بنەرانی خۆشەویستمان ئارۆ ئاماوە کۆتایی ئی ئەڵقەمان تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تری ئارۆ خوا چەپشتان